دومین سال زیارتکارن ایران دروازه حاجی عمران و هرم کردستان بکارتینن شبو کو سردان هر دو پارێزگەیان عراق کربلا و نەجەف بیکن پارسال افروسه به آوایی که باش پیشکتی در بازو و ایساجی به همان آوایی پیشبین دکن که زیادتر 500,000 ملیون زیارتکارن ایرانی دروازه حاجی عمران برف هرم کردستان بین و لهرم کردستان برف وان هر دو پارێزگەهان بچن که نها پروسه دست بگیره جدوهی بردام دیکتن حتی شش نه افروسه بردام دیکتن بزانین آمده کاری چوا برای ودچن افروسه دچه آسک دایم میوانداریا برایز هلگور شیخ نجیب سرپریشتار اداره سربخوی سوران کریه که لهولیر دید گلمه دابیتن برایز هلگورد وار باش تو بخیراتی جبو کردستان 24 کاکل گور زور بخیر بیت دەمێت سەرەتا بۆ دەست پێکۆمیانی ئەمڕۆکە جێگری وەزیری ناوخۆ لەگەڵ کۆنسۆڵی ئێران لە هەولێر سەردانی دەواازەی حاجی ئۆمەرانیان کرد و ئامادەکاریەکانیان بینی ئەوان چیان وت لەو بارەیەوە بۆ چوونیان چی بوو؟ طبعا ئەمە بۆ ساڵی دووەمە ئەو زیارەتکارانە لە ڕێگای دەواازەی حاجی ئۆمەرانەوە بۆ شوێنە پیرۆزەکانی خواروی عراق سەردانی شوێنە پیرۆزەکان دەکەن ئێمە پارساڵ کە ئەوانە هاتن ئێمە لەوانەیە تۆزێک کەم و کوڕیمان هەبێت چکە یەکەم تەجروبە بوو هەرچەندە ئامادەکارێکی باشمان کردبوو لە دوایین سەردانی ئێمە بۆ کۆماری ئیسلامی ئێران کە لەگەڵ وەزیری ناوخۆش کۆبوونەوەیەکمان کرد و لەگەڵ پارێزگای وەرمێش ئەوان زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد کە ئێمە ساڵی یەکەم و بە تەجروبەیەکی یەکەمیش بەڵام توانیمان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک پێشوازی لەو زیارەتکارانە بکەین و بەڕێیان بکەین بۆ شوێنە پیرۆزەکان وە لە هەمان کات لە ڕێگای گەڕانەوەشیان ئەم ساڵە ئێمە ئامادەکاریەکانمان باشتر کردووە و هەموو هەر شتێک هەبێتن کە پارساڵ نەماتوانێتین وەکو پێویست بۆ ئەو زیارەتکارانە بیکەن ئەم ساڵە کردومانە و ئامادەکارێکی باشمان کردووە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێکوپێک هەم پێشوازیان لێ بکرێت و هەم تا دەگەنە خاڵی سنووری بۆ دەرەوەی هەرێمی کوردستان سەردانی ئەم شوێنانە پیرۆزانە دەکەن و لە گەڕانەوەشان بە هەمان شێوە ئێمە ئامادەکارێکی تەواومان کردووە لیژنەی تایبەتمان دروست کردووە لیژنەکانی پێشوازی و لیژنەی تەندروستی لیژنەی ئاسایش و ئەمن و ئاسایش و لیژنەی ڕاگەیاندن هەموو ئەو لیژنانە پێکهاتون بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ پارێزگای هەولێر ئێمە ئامادەکارێکی تەواومان کردوون بۆ ئەوەی بە جوانترین شێوە پێشوازی لەو زیارەتکارانە بکرێت. باشە کاک هەلگورد پرۆسەکە دوێنێ دەستی پێ کردووە تا ئێستا چەند زیارەتکار لە ڕێگای حاجی عومەرانەوە هاتوونەتە هەرێمی کوردستان هەروەها کە داخلی هەرێمی کوردستان بوون ئەوان چەند کات یان چەند شەو چەند ڕۆژ لە هەرێمی کوردستان دەمێنەوە لە هەمان کات لە ڕووی ئەمنیەوە پارێزگاریکردنی ئەم گەشتیارانە یاخود ئەم زیارەتکارانە تا کوێ هەرێمی کوردستان دەیان پارێزیتن وەکو باسم کردمە هەموو ئەو لیژنانەمان پێکهێناوە و ئامادەکارەکان لە ماوەی مانجی ڕابردوو ئامادەکارەکان دەستی پێ کردووە ئەوانەی کە ئەم ساڵە مەزەندە دەکرێتن ئێمە ژمارەیەکی زۆر زیاتر لە پارساڵ چونکە پارساڵ ئەوانەی کە سەردانیان کردبوون و لەو ڕێگایە سەردانی ئەو شوێنە پیرۆزانیان کردبوو دیارە زۆر ینی بە شێوەیەکی سەرکەوتوانە بۆ بە زۆرش ڕازی بووینە لەو شێوازی پێشوازی لە هەرێمی کوردستان کە وەکو باسم کرد خودی جەنابی وەزیری ناوخۆ لە دوایین کۆبوونەوە باسی لەوە کرد ئەم ساڵە ئەوە کە لە خاڵی سنووری هەوڵمانداوە ستافی زۆر زیاتر بکەین کە بە شێوەیەکی خێراتر ئەم پرۆسێ بەڕێوە بچێتن ئێمە چەند وێزگەیەکمان دروست کردووە دوو وێزگەی سەرچیمان دروست کردووە یەکە چەند لە دەواازەی حاجی عومەران کە دەگەنە وێندەران بۆ ئەوەی بتوانن پشوێک بدەن و ئیسراحەت بکەن لێوێەوە بەڕێ بکرێن و وێزگەیەکی ڕئیسی لە پارێزگای هەولێرە لە ئەوەی نێوداوڵەتی لە پیشانگای نێوداوڵەتی لێوێندران پێش ئیسراحەتی خۆیان دەکەن و دوو وێزگەی لاوەشتیشمانەیە یەکێکیان لە کانی مارانە یەکێکیان لە ئەو ئاخر نوقتەی کە بۆ دەرەوەی هەرێمی کوردستانە چن کە بۆ دەگەنە کەرکووک لەوێنرانش وێزگەیەک کەماندانەوە بۆ ئەوەی بتوانن ئیسراحەت بکەن و بە شێوەیەکی ڕێکتە چکە بە خۆتان زانجەوەکە گەرمە هەموو ئەو لیژنانەوە لەو ڕێگایش تا ڕێگەنە دەرەوەی هەرێمی کوردستان هەمووی تیمی فریاکەوتن دانراوە بۆ ئەوەی لە هەر حاڵەتێک کە پێویستیان بە هاوکاری و هەماهەنگی بێتن بتوانن هاوکاری
ئەو زیارەتکارانە بکرێتن. کاکەڵگورد ساڵی ڕابردوو گرنگێکی زۆر درا بۆ زیارەتکارانەوە خزمەت گوزاری باشیان پێشکەشکرا بۆ نمونە لە دابینکردنی پاس و هۆیەکانی گواستنەوە تاوەکو دەگەیشتنە پێشانگای نێودەوڵەتی هەولێر و لە ناو هەولێر خواردنیان بۆ ئامادە دەکرا. ئەم ساڵ چه خزمەت گوزاریەکیان پێشکەش دەکەن ئایا بە هەمان شێوەی ساڵی ڕابردوو ئەوان دەگوازنەوە پاسیان بۆ دابین کراوە؟ بە هەمان شێوە هەموو ڕێکارەکان گیراوتنەتە بەرهەم لە ڕێگای پاسەکانی گواستنەوە و هەتا ڕێکخراوەکانیش دەستگای خێرخوازی بارزانی پارساڵیش ڕۆلێکی سەرەکی هەبوو لە وەیکە خزمەت گوزارەکان پێشکەش بەو زیارەتکارانە بکات و بە هەمان شێوەش ئەم ساڵیش ئێمە ئەو ئامادەکارێنەمان کردووە و شوێنی حەوانەمان بۆ دابینکردن و پاسی هاتوچۆ گواستنەوەمان بۆ دابینکردن و هەتا خواردن و ئەوانش و ئەم ساڵە باس ینی هەوڵمانداوە ئەگەر ئەوانە بیانەوێتن سەردانی شوێنەکانی تریش بکەن لە هەرێمی کوردستان ئەوانە ئازاد بن کە شوێنەکانی دیکە بکەن لە ڕووی ئەمن و ئاساییشەوە هەموو تیمەکانی ئاسایش هەمووی لە ئامادەکارێکی باشدانەوە بە شێوەیەکی ڕێک و گونجاو ئەمانە بە ناو هەرێمی کوردستان دەتوانن هەم تێپەڕن هەمیش بگەڕێنەوە کومارستانی ئێران. دەواازەی حاجی عومەران دەواازەیەکی فەرمیە هاتوچووی زۆری خەڵکی لەسرە گەشتیاری لەسرە بازرگانی لەسرە نەخۆشی لەسرە هاتوچووی نێوان هەرێمی کوردستان و ئێران. ئەنی ئەم هاتنی زۆرەی گەشتیاران یاخۆ زیارەتکارانی ئێران کاریگەری لەسەر دواکەوتنی گەشتیارانی دیکە نابێت خەڵکی دیکە دروست ناکاتن کە لودێک دروستکرا بێتن دوا بکەون لە گەشتەکانیان. پرسیارێکی زۆر گونجاوە. تەوان ئێمە لە دوان کۆبوونەوە لە ئیدارەی سەربەخۆی سووران یەکێک لە خاڵە سەرچیەکانمان ئەوە بوو ڕاگررتنی هاوسەنجی هەم لە نێوان جوڵەی بازرگانی و هەم لە نێوان جوڵی ئەم زیارەتکارانش ئەو ماوەی کە ئەم زیارەتکارانە سەردانی شوێنە پیرۆزەکان دەکەن لە ڕێی هەرێمی کوردستانەوە هەوڵمانداوە بە زیادکردنی ستاف و ژووری هەتا زیادکردنی کۆمپیوتەرەکان و هەموو ئەوانێک کە کاریگەری لەسەر هاتنی ئەم زیارەتکاران دەبێتن وەبی کاریگەرێکی نێگەتیفی لەسەر جوڵەی بازرگانی و لەسەر جوڵەی ئاسایی ڕۆژانەی ئەو دەواازەیەش نەبێتن. بۆیە بە زیادکردنی ئەم ستافان و ئەم ژوورانە هەوڵمانداوە کە کاریگەری نەبێتن لەسەر هاتوچۆی ئاسایی بەتایبەتی لە ڕووی بازرگانیەوە ئەوەی کە کاریگەری احتیمالە دروست بکاتن بابەتی ڕێگاوبانەکانە ئەمەش بەرنمەیەکی زۆر باشمان بۆدانەوە بۆ ئەوەی هەوڵ بدرێتن ئەم ڕێگاوبانانەش لە کاتی هاتوچۆنیان پارساڵ تا سعات 6 ینی بەیانەکە تا سعات 6 12 سعات ئەم دەواازەیە کراوە بوو ئەم ساڵە کرمانە 24 کاتژمێر بوو ئەوەی ئەم ژمارەی گەشتیاران زیارەتکارانە دابش بن لە زیاتی ئەوەی بەسەر 12 کاتژمێر دابش بن بەسەر 24 کاتژمێر دابش بن بۆ ئەوەی قەڵەبارغی لەسەر ڕێگاوبانەکان دروست نەکەن. هەموو ئەو ڕێکارانێکە وەکو باسم کردی هەموو ئەو کێشە گرفتانی کە پارساڵ هەبووە ئەم ساڵ دراسەمان کرد و هەوڵمانداوە بە شێوەیەکی ڕێکتر پێشوازیان لێ بکرێتن کاریگەری نێرێنی لەسەر جموزۆری ئاسایی و لەسەر جموزۆری بازرگانیش نەبێتن لە دەواازەی حاجی عومەران. بەڵێ باشە کاکەڵگور گرنگە بزانین کە بۆچی ئەم زیارەتکارانە بەو ژمارە زۆرە دەواازەی حاجی عومەرانیان هەڵبژاردووە بۆ ئەوەی لێرەوە بڕۆنە نەجەف و کەربەلا ینی ساڵی ڕابردوو وەکو ئەزمونێک بوو بۆ ئەوان چی وا لەوان دەکات زیاتر ئایا پاراستنی ئاسایش و ئەمنیەتی ئەوانە لە ڕێی کوردستان یاخود کەش و هەواکە یاخود چی وا لەوان دەکات کە بۆ دەواازەیەدا تێپەڕن؟ زۆر هۆکار هەیە کە ئەوانە ئەو شوێنیان ینی هەڵدەبژێرن بۆ ئەوەی سەردانی ئەوانەیەکێک لە هۆکارە سەرچەکان بابەتی سنووری جۆگرافیەیە. ئێستاوان کە لە ئەوانی پارێزگای وەرمێ و ئازربایجانی ڕۆژئاوا و ئازربایجانی ڕۆژهەڵات ئەوانە هەمووی بۆ بەنسبەتەوان دەڕووی سنووری جۆگرافی و ئاسانترە لە دەواازەی حاجی عومەرانەوە ینی بێنە ناو هەرێمی کوردستان و بسن سەردانی ئەوە شوێنانە بکەن و بە هەمان شێوەش ئەوەی کە جەنابشت باس کرد بابەتی ئەمن و ئاسایش و بابەتی پێشوازیکردنی ئەو زیارەتکارانەیە لە هەرێمی کوردستان کە پارساڵ زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک پێشوازیان لێکرا و بەڕێکران ئەوانە هەموو بۆنەتە هۆکاری ئەوەی کە زیارەتکارانی کۆماری ئیسلامی ئێران و ئەو سنوورانی کە لەگەڵ سنووری هەرێمی کوردستان هاوشان هەوڵ دەدێت ئەنی حەز دەکەن لە ڕێگای ئەم دەواازەیەوە سەردانی ئەم و ئەمە پارساڵیش خودی جەنابی سەرۆک ئێمەی ڕاستپار بوو ئەوەی نەک هەر بەشێ وەکو زیارەتکاران بەڵکو وەکو میوانێکی خۆشەویست ئێمە پێشوازی ئەو زیارەتکارانە بکەین و وەکو میوانێکی خۆشەویست پێشوازیان لێ بکەین تا دەگەنە شوێنی مەبەست بۆ زیارەتکردنی ئەو شوێنە پیرۆزانە و گەڕانەوەیە. کاکەلگورد هەندێک جار خەڵکانێک هەن مەراسیمێکی تایبەت بێ یاخود قەڵەباڵغەیەکی بێتن بە دەرفەت دەزانن بۆ ئەوەی
بتوانن شتە قەدەغەکراوەکان کەلوپەلی قەدەغەکراوەکان لە ڕێی سنوورەکان دەرباز بکەن. کەلودێکی زۆر لەسەر ئێوەیە ئەگەر ڕۆژانە 50,000 خەڵک یان زیارەتکار لەم سنوورە دەرباز یاریمی کوردستان بێتن بۆ ئەو شتە قەدەغەکراوەکان کە لەم سنوورە دەرباز نەبێت ئەم خاڵەتان تا چەند لە بەرچاو وەرگرتووە؟ ئەم خاڵشمان زۆر بەجددی لە بەرچاو گرتووە وەکو باسم کردی احتیاتەکانی خۆمان زیاد کردووە لە دەواازەی حاجی مەران و لە دوایین کۆبوونەوەش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و وەفتی وان لە وەزیری ناوخۆ خودی جەنابی پارێزگای ورمێش ئێمە باسمان لەو بابەتە کردووە و لیژنەیەکی هاوبەش پێکاتوە بۆ ئەوەی بە زووتری کاتیانی هەم کێشە بۆ ئەو زیارەتکارانە دروست نەبێتن لە کاتی هاتنیان و هەمیش بتوانین بە لە ڕووی ئەمنیەت و ئاساییشەوە و لە ڕووی هەموو ئەو بابەتانی کە جەنابشت باسی دەکەن کە قەدەغەکراون خەڵکێک نێتن ئیستیغلالی ئەو قەڵەباڕغیە و ئیستیغلالی ئەو زیارەتکارانە بکات بۆ ئەوەی هەوڵ بدرێتن کە کەلوپەلی قاچاق بێتە هەرێمی کوردستان لە ئەم لیژنەیە کارەکانمان بە بەرنامەیەکی باش بۆ داناوە و ئەوەی کە لەوێندران با بڵێن دەستگیر دەکرێتن ڕاستەوخۆ ڕادستی کۆماری ئیسلامی ئێران دەکرێتەوە بۆ ئەو پرۆسەیە دوانەکەوێت و تاخیر نەبێت و کاریگەری نەرێنیشی لەسەر زیارەتکارەکانی کە نەبێتن هەموو ئەو بابەتانە بە بەڕێکوپێکی دراسەکرا و بەرنمەیەکی زۆر باشمان بۆ دانەوە و بەیانیش ئێمە کۆبوونەوەیەکمان هەیە لە وەزارەتی ناوخۆ بە ئامادەبوونی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان و جێگیری وەزیری ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران و پارێزگای وەرمێ بۆ ئەوەی زیاتر باس لەسەر ئەم وردەکارانە بکەین کە چۆن بتوانین هەماهەنگی و هاوکار بین بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی سەرکەوتوانە بەجێ بگەین. باشە کاکەڵ گورتیانی جیاواز لە بابەتی زیارەتکاران خۆتان دەزانن کە دەواازەی حاجی ئۆمەران دەواازەیەکی بازرگانی گرنگە کە دەکەوێتە ئیداری سەربەخۆی سۆرانەوە زیاتر تا ئێستا ئەوەی کە هەبووە لە ئێرانەوە هاوردەی کاڵاو شمەکراوە بۆ هەرێمی کوردستان ئێوە بیرتان لەو نەکردو تا خۆت گفتوگۆتان لەگەڵ نەکردوون لەبارەی ئەوەی کە بەرهەمی هەرێمی کوردستان هەناردەی ئێران بکەن؟ بە دڵنیاییەوە یەکێک لە خاڵەکانی سەرەکی گفتوگۆمان لە دوای سەردانەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەو خاڵە بوو کە تەنها هێنانی کەلوپەلەکان نەبێتن لە کۆماری ئیسلامی ئێران و بەڵکوێمە سنووری با بڵێن جۆگرافیایی هەرێمی کوردستان سنوورێکی استراتیژیە و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش سنوورێکی استراتیجیە لە نێوان ئەو هەردوو وڵاتی کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی تورکیاش ئێمە هەوڵمانداوە زیاتر سوود لەم ئاڵوگۆرە وەربگیرێتن هەم لە بابەتی ترانزیت لە بینی ئەم دوو وڵاتە و هەم لە بابەتی ئەو کەلوپەلە و شمەکانش کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە بمانەوێ هەم بۆ ئێران یان هەم لە ڕێگە ئێرانەوە بۆ وڵاتەکانی تر بە هەمان شێوەش بۆ وڵاتی تورکیاش ئێستا خۆتان دەزانن دەواازەی زێتێکە کۆماری لەکەر کۆماری تورکیا کراوەتەوە ئێستا ئێمە کار لەسەرکردنەوەی دەواازەی چێلەشینیش لە سیرەکان دەکەین کە هەنگاوەکانی زۆر باش بەڕێوە دەچن ئێمە دوایین سەردانی وەفتێکمان بۆ شنۆ ئێستا ئەمە داوامان کرد کە وەفتیوان بێت بۆ ئێرە بۆ ئەوەی بە زووترین کار لەسەر میکانیزمی کردنەوەی ئەو دەواازەیە بکەین بە هەبووری ئەم دەواازەیەش و دەواازەی حاجی ئۆمەرانش و دەواازەی زێتێش جموزۆلی بازرگانی هەم لە هەرێمی کوردستان هەم لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانیش زیاتر لەسێتە قۆناغێکی دیکە ئێمە دەتوانین زیاتر سوود لەو خاڵە استراتیژی هەرێمی کوردستان وەربگرین لە نێوان وڵاتان. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز هەڵگورت شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران ڕاستەوخۆ لەگەڵمان بووی دەستخۆش.